شەڕەکە لەسەر پارە نییە نییە هەلو خۆشیەکەیە لۆ خۆشیە بەس بە قیمەتر دەبی ئەو کەوی دەبەزێنی بە قیمەترا کەوت بە چەند دیتە بەخۆ کەو هەتا 30 وەرەقەم دیتێ تا 20 وەرەقەم دیتە دوو کەویان بە دەفتەرێکی کڕی پار ناپێران 25 ڕۆیەکە ئەوە جەماعەت دەزانە تا 25 وەرەقەی کەو پێیاندا لێرە شەڕیان پێ لە چێن دەرێ هەیە وەخوا کەواگە لێرە مەقسەد ئێرە لە هەموو جێشی کەوی بە گرانترە چکە ئێرە هەولێر پایتەختی کەوانە ئاوی تووڕە دەبی بەزی چیە بە ئاوی سات بخوا ئەم ناچڕە شەڕەکەی ئەو دەزانم بەس بۆ خۆشی لێم باشە دەرعیرە خودێ من بەلاش کەوتە دەمێ ئەوە دەبێژیەوە سڵای خواتان لێبێ بازاڕی کەو کووە بازاڕی کە و چعی بینیە کەوی باشەیە و کەوی خراپەیە و مناسب هەیە و کەوی شەڕ هەیە و کەوی ڕاوی هەیە و شەڕی کووە کەوی شەڕی کابرا لە دارای بەرەداتن بزانێت کەو هەیە سعات شەڕ دەکا 20 دقە شەڕ دەکا و دەهات هەرێکی بە سعرێکی دەفرۆشێتن کەو هەتا چەند سعاتی دەتوانانی شەڕی بکە کە وەڵا هەتا سعاتێکی دەتوانیتن 50 دقە 40 دقە و سعاتێک دەتوانیتن ناتانی ناوەڵ دەمان دێبی ناوەڵ نرخی کەوی کووە کو نرخی گرانە کووە واللهی کەوی سپی قەرەچووق لە هەم کەوەکی گرانترە دەربچێتن بەخوا کەوی باشێ لۆ شەڕی زۆر گرانەکە بەخوا 5 وەرەقە 6 وەرەقە دەچێتن ینی کۆتایی ئەرێ وەڵا ئەرێ لەو زلوفەی هەر هەندە دەچێتن کەوەکە بە چەندی هەیە بە 25 ڕۆیەکە ئەوە جەماعەت دەزانە تا 25 وەرەقەی کەو پێیاندا لێرە شەڕیان پێ لە چێن دەرێ هەیە وەخوا کەواگە لێرە مەقسەد ئێرە لە هەموو جێشی کەوی بە گرانترە چکە ئێرە هەولێر پایتەختی کەوانە کەو هەیە دەنگ خۆشە بە قورعانۆ تورکیە دێن دەبان 6 وەرەقە 7 وەرەقە 8 وەرەقە هەتا 10 وەرەقەش دەچێتن ئەیدی ڕاوی کەوی ڕاوێ هەیە ڕووباتە هەتا 10 وەرەقەی 12 وەرەقەی دەڕوات کەوی باش خراپ هەیە سەردار و ڕووبات هەیە ئی ڕاوێنە دەرەجێک لە بۆ ڕاوشتووە دانراینە خاصم بەس ڕاو کوردیمان هەیە کەوی کوردی کەوی دەوازینمان هەیە ئەویش بەس ئەو زەنچە ئەو هەموو کەس ناکرێتن هەموو کەس ناکرێتن بەس لۆ ڕووباتێ دەکردن بەڕێک ئەمینە بیتن و چی مریشکانە ماکەویان لۆ ڕووباتی باشە نێرەکە نێرەکەوە و ماکەویژ ماکەوایی ئەو هێلکەوشتی وا دەکا لۆ ڕووباتی باشە دەوازین بەڵێ هیچی ویشمانەیە چیوی زۆرترین کەوت بە چەند دیتە بەخۆ کەو هەتا 30 وەرەقەم دیتێ تا 20 وەرەقەم دیتە دوو کەویان بە دەفتەرێکی کڕی پار ناپێرار کاک محەممەد کڕی لێرە لە دارای لە ئێرانی کڕی محەممەدا قوبانیوان سەباسی کرد کە بەڵێ هەیە کەو هەیە جۆری هەیە کاچم کەوەیە جۆری هەیە زۆری کەوەیە سپی ئێرانەیە سپی ئێرانە شیرازە ئەو نەعکەواتە 10 وەرەقە 12 وەرەقە 7 وەرەقە 8 وەرەقە ئیستاگرام بووە جوتەم بۆ کە بە دەفتەرێک کراوە بەڵێ فرۆش شەڕی زۆر بوو کاکە نا لە ئێران کراوە نەک لێرە بە جۆتێک بوو کڕیان پێکەوە زدیەک بوون هەردوو بە شەڕیشیاندا یەک بەزی لە بەیەکیش هەلێرە بەزی چکاردوو لەوێ عاسێ بوون کەوەکان دیتێت تا چەند کاتژمێر شەڕی کردی کەوە تا سعاتێک و 13 دقە سعاتێک و دیتە زیاتر نا 50 دقە 40 دقە 30 دقە 35 دقە ئەوەندەیە بەڵێ لەگە مامۆستا هیچ جار کەوەکانتان شەڕەکەیمان ناکەینەوە بەس کڕین و فرۆشتنی دەکەین ئەمە کڕین و فرۆشتنی دەکەین ئەوانی دەبەزن ئەمە چاچیان دەکەینەوە دەفرۆشین بەڵێ ئەوش وەستان معاملەکرد دەکرد زۆر جار نازام دەیگۆ هەرزانە گرانە وەزاتان تێک وەرادی ئەمە گوتم کاکە وەڵی مەسرفەکە گرانە تشتەکە گران دەکڕم دەیگۆ نابوون دەم بدەی گوتم وەڵی هیچ خێرم نییە بەس ئاخری وازی لێ نەنام هەبردی و ئەگەر تو شەڕەکەی وێ بکەیت لەگە کێ پێت خۆشە دەڵی کە شەڕەکە وشتی ناکە مەساگەر بکرێ لەگەر دەماعاتی خۆیان هەیە پیا هەیە دەگەر ڕەفیقی خۆ بەرەداتن پەیوەندی وێکران دەبەستن دەرن سبەینێ شەڕەکەەوە ئەمن کاکوسێن وێکران بەرەدەین ئەوە لەگە کاپسێن کێشێت نییە کە شەڕەکەی با زۆر جار ئەویش بەرندە دوسێ شەق شەڕەکە لەسەر پارە نییە نییە هەلو خۆشیەکەیە
لۆ خۆشیە بەس بە قیمەتر دەبی ئەو کەوی ئەو کەوەی دەبەزێنی بە قیمەترا ئەگەر شەڕەکەوت بەڵێ. دەگەت چی شەڕەکەوی دەکەیت بە قورآن منە چێیەک بێ بەری دەم عەز هەموو برایان هەموو برایی وچی برایانین چێ لەگە چێ بەردە احتیادیە احتیادیە دەوری 200 نەفەر 300 نەفەری تێدا هیچ تۆرەبوونی ئەم خۆشیە برایەتیە لەگە یەک چای دەخۆین قسەی خۆش دەکەین و برایەتیە و شتیلۆ یەک دری دەکڕین و هەموو برایەتیە هەیانەوە چای دەکڕی ئاوی لۆ دەکڕی بپسی دەکڕی شیری لۆ دەکڕی کابرا دەشبەزی احتیادیە ئاوی تووڕە دەبی بەزی چیە بە ئاوی سات بخوا ئەم ناچمە شەڕەکەی ئەو دەزانم بەس لۆ خۆشی لێم چێ دیتێ تۆڕە بیلا شورتان ئەوە دەزانی ئەوە چکەوە زۆر لە دارایە شورتان تووڕە دەبن بەخوایە من شەڕەکەوی ناکەم بس حسين ترد بات بس حسين ترد والله بس أو ترد خودی ئەستۆرە بەس پێم برێەوە بە شرتانەوە گرتی لا برامە برامە چای مازەوە ئەوە میوانە لە دۆچی هاتێکەوا دەکڕی بەڵێ ئەو میوانی مێ عزیزە بەڵێ أري والله میوانی مێ کیشی زوو تۆڕات بیتە حسين حەسەن بدي حسابية حسين حەسەبیە حيلة كذا دۆڕی حيلة اللي بدك باشە دەرعیرە حيلة اللي بدك خودێ من بەلاش کەوتە دەمێ ئەوە دەبێژیەوە باشە دەستان چاوتان ماسەکەم سەرسەرێ من برایە منە مامسێ